الو الكوتشوني سرچاوم باش برا وزعت ممنون سپاس دەکەم بەڕێزم. والله کاکە الکەوتوسیارێکمان هەبوو ئەگە کاتت هەبی ئەو تو نوێترین گۆرانیت لە بۆ ئەو ئافرەتەشی دەرهێنا لەسەر پارتی پرسیاری من ئەوەیە ئەتو هیچت هەیە لەسەر ئازاری خەڵک برسیتی گەندەڵی وەنیە دزی تاڵانی قەت گۆرانی سلوودەکەت هەیە لەگە برادرش گفتی گۆمان کرد گوتم هیچی نییە دەگوت با هیچ بەڵێ بەڵێ دەڵێم هیچ گۆرانیت هەیە لەسەر ئازاری خەڵک چکۆ هەموو سرودەکانی تو لەسەر پارتیە هیچ سرودەکەت هەیە ئازاری خەڵک دەرببڕی بێگومان هەموو نوع سرودێکم کردووە وەکو بەڵێ. چی توكركي هاري نوتي 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 دست بده وشيطاني نوتي 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 توكركي بالباسي نوتي 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 إما دوزور فرزاني نوتي 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 وەکو چیت هەیە لەسەر تا ئازاری وەڵڵای من ئێستا لە جێگایەکم دەتوانم دواتر باشە لینک و پرسیارش شتی کە تو ببنێرە بەسەر چاو. کاک ئەڵکەوتایی پرسیار کۆمنتارت چیە لەسەر ئەوەی نیهاد بارزانی باسی توی کرد لۆ ڕەدت نەداوە من قادر نادرم جایەوە بەغەڵەت تێم نەگەی کۆمنتارت چی بوو لەسەر ئەوەی نیهاد بارزانی کاکەڵکەوت ئەلۆ کاکەڵکەوت سوالك تو يعني كده كردستان بود تمثيل دكي انقراني دوت تمثيل شو تمثيل يعني تشتري يكترمان يكجال يكترمان ديني يكجا بەڵام ئەتۆگە بێ ئەوروپای لەبەر دایکمان دێنەوە ئێرە يعني حەزەکەم بزانین بەبەر چی ناتوانانی بۆ ناتوانانی وڵای دایکمان دێنەوە ئێرە ئەمن بە خاتری دایکمان هاتوومەتەوە ئێرە يعني خۆ خاڵتنی تۆ بۆ ئێرە زۆر ئاسانە هەموو تەرتیباتێک بنێکە وڵا بەناوی خەڵک هەڵکەوت وەرە بەناوی خەڵک هەڵکەوت وەرە بەناوی خەڵک هەڵکەوت وەرە بەناوی خەڵک هەڵکەوت وەرە ئەویش خۆ دەبێ وەلی من پێم خۆشە بێ ئەوروپای لە ئەوروپای خۆشترە لە کوردەواری خۆماندا لە وڵاتی خۆماندا بڕک سەختە مشکلە چۆنیش بە خۆت دەزانی قسە و کوردەواری ئازادی نییە نا وەکو ئەوروپایە نییە خۆتە لە فرودگا لە مەپاڕێ دەری ڕاستە چی بۆ لای کەک هەڵکات چی ئەدرینێ خۆتە لە فرودگا لە مەپاڕێ دەری ڕاستە چی بۆ لای کەک هەڵکات چی ئەدرینێ جاخۆ هەروایە وەلی ئەوروپا خۆشترە ئازادترە کەس مەسەلەت ناتناسەیە لەبەر خاچی هێشتا نا هیچ کێشەیەک نییە لێ ئەو لە کوردستانی بزانە هەڵکەوزایر ڕەنگی برەی بەهرەم هەیە و خزمەتی هونەرم کردی بەس ئەو هەدار ڕمای لە ئەخلاق و لە ناتانی هیچ دیفاع لە خۆت بکەیت لەبەر ئەوەی ئەوی شەحیز و خۆڕانەت کردیە ئەوە دیکەشنیهاتی کەرامەتت دەشتێنی نائری برێ لەل بۆیە لە ژیان ئەگەر ئینسان بەهرەیەکی هەبوو دابڕابوو لە قیەم و ئەخلاق دابڕابوو لە مەهەڵ وێست ئاوە وەکو ئێوە دەبێت سەرشۆڕ بێت پڕوا بکە ئاوا دەبێت زەلیل بی پارەت هەیە ژیانێکی خۆش بە سبەی دەمری دوو کەس فرمێسکت لۆ ناڕژی لە چەند کەسە چی خۆت زیاتر نەتوانی هەڵوێستەکی جوان بنوێنی لە ژیان بڵێن ئەو هونەرمەندە لە سەفی خەڵکە بزانە لە سەفی چ هێزێک دای وەرە ساڵی 2022 32 ساڵ دای تێپەڕیون وەرە کەسێکی وشت و خۆی پێ هونەرمەند و بەهرەدارە شتەکە لەسەر ئازاری خەڵک نەبی ئەوە زەلام ئەوە هونەرمەند و بە ئەوەی کورت هونەرمەندانی دنیا هەموو لە زیندانەکان و تووشی گرتن و سەیری ئەلمازگۆنا و ئەحمەد قایکە وەرە توشتێتەیە خەڵکەوت زائرت ئەلۆ چۆنی مامەستا باشی سعاتت سەرچاوم دەنگ و باست مامەستاکەوت بەڕێزم جەنابتان من ناوم ڕازدەرە مامەستا لە تەشداوە تەلەفۆن لەگەر دەکەم
ئەوڕۆ من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتاوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتاوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتاوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد من هەڵکەوتین بەڕێز برادێک برای ئەوم لە ناو تەسویرە گرتاوە بوو پێڵم تەلەفۆن بۆ بەڕێستان کرد مامۆستاوە دەنجی خۆتە نبرایەوەم بەڕێزەوە گەر ئەوم پێ دەڵێم ئێکتاوە دەنجی خۆتە نبرایەوەم بەڕێزەوە گەر ئەوم پێ دەڵێم ئێکتاوە دەنجی خۆتە نبرایەوەم بەڕێزەوە گەر ئەوم پێ دەڵێم لە ناو تەسویرە نا حەزەکەی لایفت پێخۆشە قسەی لەگەر بکەم چکە ئەوڕۆ ڕیپۆرتێکمان لە سەر ڤیدیۆکی مامۆستای پێگەیشتیە دەمەوێت لەسەر ڕیپۆرتەکەی قسەی ترهەجەنەوەت بە خۆشتی پێخۆشە ئەگەر دەرفەت هەبی قسە بکەین ئەم زای ڕیپۆرتەکەەوە کاری چی هەندێک پرسیارت کێشمان هەیە لە جەنابەتی هەر داوای کرد بە 7 ڕۆژمەجا من پێڵم بەڕێز پێڵم بەڕێز بەسەر چاو پێڵم و پێڵم تەلەفۆنیشتان بکات زۆر باش بەسەر چاو